دەیەک ئامادەکاریی باشمان کردیە وە هەروها لە جیاکردنەوەی شوێن لە هەردوو نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید و نەخۆشخانەی گشتی تەختەق شوێنی جیاکردنەوە دیاری کراوە. بەڕاستی ئێستا دوو نەخۆشیش هەنیانی لە بەشی جیاکردنەوە، بەڵام تا ئێستا ئەنجامەکانیان دەرنەچووە، ئومێدەوارین ئەمڕۆ دەربچێ و هیوادارین ئەوانیش نێگەتیڤ بن. هەموو ئەو خەڵکانەی کە لە چادرگەی جیاکردنەوە لە تەختەق و لە کۆیە ئەوە با بڵێن مانەوە تا ئێستا هەمویان ئەنجامەکانیان نێگەتیڤە. سیانیان لە کۆیە تا ئێستا نارداینەوە ماڵەوە و دوانیشان ئەمڕۆ لە تەختەق دەنێرنێنەوە ماڵەوە. ئەمە لە سنووری ناحیە شوان لە ناحیە خۆشمان تێپەڕیوین بۆ هاوڵاتیانی قەڵاتە و قەرەناومان لەبەر چاوگرتێ بەژەوەندیان بازگەکەمان بردی تا شیوە سوود لەوێ پشکنین بۆ هەموو ئەو هاوڵاتیانە دەکەن کە لە ڕێگای کەرکووک تەقداخیلی هەرێمی کوردستان دەبن و لەگەڵ ئەوەشدا چایخانە و ڕێستۆرانت و ئەوانەی کە پەیوەندین بەم هۆڵی شایی و هۆڵی لەشجوانی و ئاراژگای ژنان و تەواوی هۆڵەکانی کە داخراون هۆڵی مناسەبات و خۆشی و ناخۆشیەکان. ئەو دوو گەنجە دوو خوێندکاری کە لە ئێران گەڕابوونەوە لە ئێمە کەرەنتەکراون، دیارە ڕۆژانە ئێمە ستافی ئێمە ڕۆژانە پشکین و پلەی گەرمیان بۆ کردوون. دیارە ئەم ڕۆژ دوای تاواکردن و پشکینەکانی کە بۆیان کراوە کە هەمووی نەگەتیڤە دوای تاواکردنی چواردە ڕۆژەکە ئەمڕۆ لە لای ئێمە دەدەسون دەگەرە ناو کەسوکاریان، بەڵام یەک داواکاریمان هەیە تەبعاً ئەویش ئەوەیە کە ئەو دوو خوێندکارە ڕاستە لای ئێمە دەدەسن، بەڵام وا پێویستە بەڕاستی لە ماڵەوەش دوای چواردە ڕۆژی ترش لە ماڵەوە ببینێن.